هیچ هەست بە گرفت ناکەین بەس کە ئەچینە ناو کۆمەڵگا کەسە ناکە مندامەکە وا ئەکەن ئێمە ڕوبەڕووی گرفتەکان ببینەوە. توانیتم ئەو ئامێرانەی کە کەسی ئاسایی بەکاردێنی تاکە نابینابم کە بتوانم بە سەرکەوتوی بەکاری بێنم. ئەی شەمی باشۆق تلترای شەوان خوای گەورە ئیلهامێک دەخاتە ناو دڵمان کە دڵمان لەو شوێنە دەکرێتەوە دەزانی خۆشە، بەڵام بەبینی نەمان بینیوە. بەوە نییە کە تۆ کەسێکی نابینابیت یان بینابیت، کەساتی بند نییە بەوەوە. پارچە پارچە بووم لە دڵەوە من لە لای تۆم، وا نەزانی لە بیرم نییە و کاتانەی پێیەکەنم، تازە تۆبی بە حزنێکی هەمیشە سەوزی تەمەنم، وا نەزانی لە بیرم چووی کە جارجار ناوە ناهێنم، ئەزانی بۆ دڵم نایە ئەڵم نەبانوست بێتی ڕاتچڵەکێنم. سروشت و شاخ و کانیاوەکانی کوردستان جوانیەکی بێکۆتان و سحرێکی ئەفسوناویان لەسەر مرۆڤ هەیە و پەیوەندیەکی ڕۆحی قوڵ بەجێدێڵن، بەڵام بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام دوو هێندە زیاترە، دەتوانن ئەو نهێنیە جوانانە بدۆزنەوە چونکە باشقی ڕەها و عیرفانیەوە ئاوێزانی سروشت دەبن. سروشتیش بە خۆشەویستیەوە دەرگای جوانی خۆی دەکاتەوە کە هەرگیز چاوە ئاسایی و ڕێبوارە زوو تێپەڕەکان نایبین و پێی پێ نابن. لە میانی گەشتەکانی هاوڕێیانی پێداویستی تایبەت و بەمبەستی ئاوێتەبوونیان لەگەڵ سروشت و ئەو شوێنە پڕسەرنج و دوورە دەستانەی مەگەر شاخەوان یاخود گەشتیار ڕاگوزەر پیا تێپەڕن، دەچینە ناو سروشتی سەرنجڕاکێشی باڵەکایەتی و کوێستانەکانی بناری چیای هەڵگورد کە بۆ خۆی تابلۆیەکی پڕ لە سحر و جوانی و ئاوەدانیە. من شوان عومەر ئەلیاس لەدایک بووی ساڵی 1990 لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووم، خەڵکی باشووری کوردستانم، دەڤەری مێرگەسۆر، دەرچووی کۆلێژی ئەدەبیاتی زانکۆی سەلاحەددینم بەشی مێژوو، کاری سەرەکیم گۆرانی گوتن و موزیکیش دەژەنم، تا ئێستا خاوەنی 4 بەرهەمم. تەنکە گیانم تەنکە تەنکە ڕۆحی شیرینم گیانە لە دووری باڵات بەخوا دڵپڕدرینم تەنکە 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 ئەم لار و لەنجا تەرکە. کە لەدایک بووم هەڵگری ئەم حاڵەتە بووم کە جۆرێکە لە جۆرەکانی کەمەندامی و هەر لەو کاتی لەدایک بوونم خێزانەکەم پێیان زانیوە بە حاڵەتەکەم، سەردانی دکتۆریان پێکردوم، بەڵام بەهۆیەوەی کە ئاستی تەندروستیەوە نەپێشکەوتوو نەبووە نەیانتوانێت چارەسەرێک بۆ من بدۆزنەوە، توانە چاوەڕێکەوە با تەمەنی زیاتر هەڵبخشێ بزانین تا ئەو کاتە چیە بێ. ئیتر بەردەوام هەر هاتوچۆی دکتۆریان پێکردوم تا دواتر لە 8 ساڵیە نەشتەرگەریم بۆ کراوە و دواتر لە 12 ساڵیە لە 18 ساڵیە پێویستم بەوە بووە کە بەردەوام چارەسەر وەربگرم و عیلاج تەبیعیم بۆ بکرێ و بە ئێستاشەوە ئەبێت بەردەوام سەردانی دکتۆر بکەم.
ئەم ئازارانە ئەم گرفتانی کە هاتۆتە ڕێگام ڕێگریان لێ نەکردوم لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆم لە تەواوکردنی خوێندنی خۆم ئەمە سروشتێکی زۆر جوانە ئەم بەرشاخە ئەمش بە هەر شاخە نزیکە لێرەوە نیە بەڵێ نزیکە ئەو کاتێککە چین لای ئاواکە بوو جامەش سەوزاییە ئەم ماڵانە لێرن ئەوە لە هاوین ئاخێمە لە هاوینە ئێنە ئێرە لە زستان ئاڕۆنەوە ناو شارەکان بەڵێ اینجا ئێستش سەوزایی ماوە ئەڵەن شەوان ئەوەنە ساردا ئەبێ خەمسەڵە و جلی زستان بزانین چۆنە اینجا ئەسپی ئەوەیە دوورە نا زۆر دوور نییە لەو خوارەوە بچین بۆلای ئەوە ئاوە اینجا ئاژەڵ و ئەسپی لێیە ئێستا من ئەسپە بینم بەس لەسەرەوە ماڵەکان خەریکی ئاژەڵدارین ئاژەڵی دیارە سەرچاوی ژیانیانە زیاتر بەڵێ بەس ناوچەکە سەیریان هەیە بەڕاستی تانەی تێرە نازانێ زانی ناوچەکەیان زۆر سەختە بەڕاستی ژیانکردن پێڕاهێناوە بە بەروبوومی خۆیان ئەژین و ئاژەڵداریەکەن وە لەژێر چادر و چیغان ئەو زمانە کۆنی مامبیرە خاتەوە کە دایک و باوکمان باسیەکەن هەنی ئێمە سروشتی ئەومان نەبینیەوە هەر ئێمە بینیمان لە شار و ئەمانەمان نەبینیەوە بەس خۆشەکەی زانی ئەسمەر لەوەی هەیە ئێرە مۆبایل تەلەڤیزۆن سەلات ئەنی هەرچی دروستکرا و ئامێرە لێرە نییە زانانە شەبەکەی بەخوا یعنی تێناو دنیایەکی ترەوە هەستەکەی مێشکت زۆر ئیسراحەتە چونکە هیچ شتێکی تەکنۆلۆژی لێ نزیک نییە لە ینی چوزانم دووریت لە هەموو ئەدەواتێکی تەکنەلۆژی تا تەمەنی 5 ساڵی وەکو هەموو مناڵێکی تر مناڵێکی ئاسایی بووم دواتر چوومە خوێندن لە پۆلی دوی سەرەتایی لە نیوەی ساڵی دوی سەرەتایی لەپڕ بیناییم لە دەستا بەڵام هۆکارەکەی وتیان کە نەخۆشیەکە کە زەردوویە چارەسەر نەبوو لە ناوەوەی وڵات و ئەوە بچینە دەرەوەی وڵات و کاتە نەمانەتوانی ناچار چوومە پەیمانگای ڕووناکی بۆ نابینایان خۆشبەختانە ئەو ساڵێکە من بینایمتیا لە دەستا پەیمانگار دەکرایەوە 6 ساڵی یەکەم لەوێ تاوا کرد پاشان چوومە ناوەندی بەڵام تێکەڵ بووین لەگەڵ خەڵکانێک کە ئەبینن پاشان چوینە ئامادەیی دواتر چوومە ئەو بەشە دڵخوازەی خۆم کە لە زانکۆی سلێمانی وەرگیرم لە بەشی کۆمەڵناسی و دواتر وەکو توێژەری کۆمەڵایەتی کارەکەم سەرەتاکانی 2005 دەستم بەکاری میدیایی کرد ڕاستێکی سەرەتا لە راپۆرتی ڕۆژنامەوانی و کارکردن بۆ هەفتەنامە و گۆڤارەکان دەستم پێ کرد دواتر چوومە رادیۆ پاشان ئەزمموی کاری تەلەڤیزۆنیشم تاقی کردەوە بە ئێستاوەش بەردەوامم لە کاری پشکەشکاری و بێژەری لە بواری ڕکلام زۆرتر کارم کردووە بواری گۆڤار بە تایبەت مەسەلی نووسین و داڕشتنەوە ئەو بابەتانە شعریش لە پاڵ میدیای دەستم پێکرد لە کۆتایی 2004 سەرەتاکانی 2005 زۆرتر دوای کۆچ و لە دەستدانی باوکم بوو چونکە باوکم پشتیوانێک بوو بۆ من بەڕاستی لە دەستدانی کەسێکی ئازیزت ئەبێتە کۆسب نزیک ماکەوە نابینام خوێندنی سەرەتایم لە پەیمانگەی ڕۆناچی نابینایان بەسەرکەوتووی تەواو کرد دواتر لە دوای قۆناغی ناوەندی بە فەرمانبەر لەوێندەر دەست بەکار بووم لە مناڵیەوە بەهرەی میوزیکم هەبوو پەرەم بە بەهرەکەی خۆمدا خۆشبەختانە ئێستا لە بەشی میوزیکم لە پەیمانگەی ڕۆناچی نابینایان خولیای من بۆ میوزیک زۆرە توانیتم ئەو ئامێرانەی کە کەسی ئاسایی بەکاردێنی تاکە نابینابم کە بتوانم بە سەرکەوتووی بەکاری بێنم لە ڕووی ژەنینی میوزیک ئێمە بە سەماعی میوزیک دەژەنین بە سەماعی لە ڕووی بەکارهێنانیشەوە بەکارهێنانەکە کە بینینی دەوێ بەڵام ئێمە یعنی ڕێگا چارەیەک دەدۆزینەوە بۆەوەی کە ئیشەکانمان بۆ ئاسان بێ بتوانین بەبێ کێشە بەکاری بێنین زۆر شت هەیە پەیوەستە بە خودی کەسەکەوە یان بە کەسایەتی خودی کەسێکەوە بەوە نییە کە تۆ کەسێکی نابینابیت یان بینابیت کەسایەتی بند نییە بەوەوە تۆ ئەتوانی لە ژیاندا ئەگەر خاوەنی کەسایەتی بیت ئەگەر بەهرەمەند بیت لە بوارێکە بە تێک هەڵبوونت لەگەڵ خەڵکی کۆمەلگا بگۆڕی ئامان شیرین خانم ئەیوەی شیرین خانم ئامان شیرین خانم ئەیوەی شیرین خانم جەقسە لەگەڵ ناکەم چونکە نەولاوانم جەقسە لەگەڵ ناکەم چونکە نەولاوانم
تەنیایە نەماڵم داوێیە لە گەنجی دنیایە باڵای تۆم داوێیە بە تاقی تەنیایە باڵای تۆم داوێیە بە تاقی تەنیایە. کەمەندامی بەڕاستی ئەگەر گرفت بێ ژینگە گرفتەکەت بۆ دروستەکە. ئێمە زۆربەی جار لەگەڵ هاوڕێکانم کۆبینەوە گرفتەکان نابینین، هیچ هەست بە گرفت ناکەین، بەس کە ئەچینە ناو کۆمەڵگا کەسە ناکەمەندامەکە هەنێک جار وا ئەکەن ئێمە ڕوبەڕووی گرفتەکان ببینەوە. ئێمەی کەمەندامان ئەتوانین شانۆ بکەین، ئەتوانین وەرزش بکەین. خاوەنی یانەیەکی زۆر گەورەین لە سلێمانیا کە تاکەیانەیە کەمەندام تایە زۆربەی یاریەکان ئەکا بە یاسای خۆی و بە ڕێوڕسمی خۆی جێبەجێکرێ بەدەل لە کەسانی ناکەمەندام و شانۆکانمان گرفتەکانمان دەرئەخەین بە شێوازێک کە نەبینە جێبەزەی بۆ خەڵک، بە شێوازێک کارەکەین کە ئێمە کەمەندامین و توانامان هەیە. هەوڵم داوە ئەو کەسانەی کە لەگەڵمان لە بری ئەوەی بەزەیی و سۆس لە بەرامبەر من بنوێنن لێم تێ بگەن کە کەسایەتی بەند نییە بە بینایی چاوەوە. ئەگەر خۆت ویست نەبێ دەوروبەرەکەت هەرچەند هەوڵت لەگەڵ بدات ناتوانی سەرکەوتن بێنی، بەڵام ئەو ویستەی کە من هەم بووە دەوروبەریشم کاردانەوەیان بەرامبەر بەو ویستە زۆر باش بووە بەوەی کە من توانیمە تێیان بگەێنم کارکردن، هەنگاونان بۆ سەرکەوتن، بوونی کەسایەتی ئەوە ئەسڵەن بەند نییە بەوەی کە تۆ نابینابی یان بینابی. چەند ڕۆژێکە دڵم مەیلی ئێوارانی وڵات دەکە چاو مەیلی پیرەقاڵە شنە و ئاوی وڵات دەکە ئەخ وڵات دەکە خۆزگە دەکرا لەسەر باڵی گۆرانیەکەدا یەکەمین شعرم بۆ باوکم بوو، ئەگەرنا زۆر سەرنجی شاعیرەکانی ترمەدا زۆر گوێم لێ ئەگرتن، دیقەتمەدا کێ چیە خوێنێتەوە، کەی کۆڕی هەیە، کەی کتێب بڵاوە کاتەوە، یعنی حەزەکە هەبوو بەس دەستم بە نووسین نەکرد بوو. و لە ساڵی 2006 یەکەم بەرهەمی بڵاوکراوی خۆم لە ژێرناوی خەیاڵباران بڵاو کردو، نامیلکەیەکی خنجیلێ 100 هۆندراوی جیاوازی تایە لە لیرک و لە سەربەست. دوای توێژەریەکەم توانیم لە بواری ڕاهێنەریشە کۆرسی تایبەت بڵێمەوە سەبارەت بە چۆنەتی مامەڵە لەگەڵ کەسانی کەمەندام. لە ساڵی 2013 پرۆسەی ژیانی هاوسەری و دروستکردنی خێزان هاتە پێشم. پاشان دوایەوەی کە هاوسەرگیریم کردوەک و هەموو کەسێکی تر کە حەزەکە ببێتە دایک منداڵی هەبێ وەچە بخاتەوە. لە ساڵی 2018 کوڕەکەم مناڵی یەکەمە ناوی نامیە لە دایک بوو. نوا کچەکەمە لە ساڵی 2020 لە دایک بوو. خاوەنی کچ و کوڕێکین. حتمما ئەوانەی تێمپەڕاندووە ئازاری گەورەیان تێدا بووە، چونکە لە بواری موزیکیش وەکو حەز و خولیا زۆر بەشداریم هەبووە، لە بواری شانۆ بەشداریم هەبوو، بەڵام حەزم نەکرد زۆر پەرش و بڵاو بم. بۆ هەموو ئەم شتانە پێویستمە پاڵپشتی خێزانەکەم هەبووە. دایکم بە تایبەتێکێک بووە لە پاڵپشتەکانم، هەندێک هاوڕێم دوای پرۆسەی هاوسەرگیری و ژیانی خێزانیش هاوسەرەکەم، خانەوادی هاوسەرەکەم هەمووان پشتیوان بوون. پشتیوانی لای منەوە نییە کە لەو بواری ئیشی تیاکە شتێکی لێ بزانن و یارمەتیت بن، ڕێگر نەبوون، بربەست نەبوون، قەدرزانی نیشتەکە جۆرێکە لە پشتیوانی. بۆ ئێمەی نابینە
یعنی خوای گەورە ئیلهامێک دەخاتە ناو دڵمان کە دڵمان لەو شوێنە دەکرێتەوە دەزانی خۆشە بەڵام بەبینی نەمان بینیوە هێشتا تەعاملکردنی کۆمەڵگا لەگەڵ ئێمە ئەو تەعاملکردنیە کە خۆمان دەمانەوێت بەڵام کەسانە هەر هەن زۆر تێگەیشتین زۆر ڕۆشنبیرن بە چاوی بەزەیی ئەسڵم بە چاوی کەمەندام هەر سەیرمان ناکەن کە لەگەڵ یانی بۆ هەر شوێنێک وا دەزان ئەمە کەسێکی ئاساین هیچ بە چاوی کەمەندام و ئەوانە سەیری ئێمە ناکەن ئەوش جێگەی خۆشحاڵیە بەڵام ماوێتی جارێ زۆریش بۆ نمونە کەسێک بەم دەرێت تۆ ئەو شتە ناتوانانی بکەی کە من ئەنجامدا بە واقع پێشان دەدەم کە دەتوانم بیکەم تەواو ئیتر ئەو تەسمیلی واقعەکە دەبێت. زۆر پێویستە ئەم کۆبوونەوانە جارجار یعنی ئەم زۆرە خڕبوونەوانە زۆر پێویستە جەوەکەی زۆر خۆشە ئەو خەڵکی کە بەیەکەوەین ئەلێرە ئەو کۆمەڵی کە بەیەکەوە هاتوینەتە ئێرە زۆر خۆشە یعنی تەعاملمان یعنی وەکو ئەوەی وایە کە ئێمە چەندین ساڵ ئەمە ڕۆژانە بەیەکەوەین. ئەو تێکستێک کە بۆ باوکم نووسیەوە یەکەم تێکستم بوو هەرچەند هەمویان لە یادەوەریمان بەشێکیان نووسیەوە بەشێکی تریان تەنها وەکو دەرخو لە بەردەوام لەبەر من شتێکی بچووکیتان بۆ خوێنمەوە. ئەم شەو زۆر بیرم کردی دەرفەت نەبوو خۆم فریودەم بیرکردن و یادەوەریت ڕێگە نادا لە بیرت کەم ئەکتەرێکی بێتاقەتم بەس بە سیما دێم و دەڕۆم ئەگینا پارچە بووم لە دڵەوە من لە لای تۆم وا نەزانی لە بیرم نییە و کاتانەی پێیەکەنم تازە تۆبی بە حوزنێکی هەمیشە سەوزی تەمەنم وا نەزانی لە بیرم چووی کە جار ناوە ناهێنم ئەزانی بۆ دڵم نایە ئەڵم نەبانوست بێتی ڕاتچڵەکێنم برینی مەرگە لە دڵما کۆن نابێ هەر تەڕ و نوێیە تۆ چەند ساڵێکە لێرەنی من وازانم دوێنەیە ئازاری ئەم جێهێشتنات ئازارێکە هەموو ڕۆژ لەگەڵ ئەمرم بەڵام قەیناکە هی تۆیە چەند سەختیش بێ بەرگەیەگرم. چەند ئاسوودەیە ئەو ڕۆحەی هەمیشە بە حەسرەتەوە پڕ بە گەروی دێوانە ئاسا ئەچریکێنێ بۆ شەمی شەوان لە ژێر ڕەشماڵی کۆچەریەکانی کوردستان ئیدی سروشت بێدەنگ وەک بێدەنگی ئەدەم لێوان لێو دەبێ لە ئاواز و چریکەی جیاواز هەستەکەی گوێ لە سەمفۆنیایەکی گردوونی دەگری کە میوزیک ژەنەکانی ئەو فریشتانن ئاسوودەی و سۆز لە زەویدا پەخش دەکەن لەگەڵ ڕۆشنایی مانگ و جلوەی ئەستێرە کە ئاسمانیان بۆ دەکەنە یەک پارچە لە جوانیەکانی ئەگەرچی ئەوان هیچ تروسکاییەک لەو ڕۆشنایە نابینن. ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕەوان ئەی گلێنەکەی دیەی بێخەوان ئەی عنبەری خاڵ سۆسەنی کێڵە ئەی ڕوونەکایی گەر پەنجەکانمان دووبوون دەستمە لەگەڵ بەشەکەم ئەگەر ویستە خۆم نامەوێ هەردووکیانە پێشکەشەکەم بەنیازیشم ڕۆحمە بۆ بپێچمەوە بۆت بنێرم بەڵام بەنیاز نیم پێت بڵم کە چۆنم بۆت بۆ ئەمەیان قەت ناوێرم هەموو شەیە باسمانە تێرماچە بۆ نێرم بڵێ بۆت بێ تکاکەم بەس لەبەر من توخوا زۆر ئاگاد لە خۆت بێ چەند ساڵێکم عیشقەمان گەورە بێ بۆتە جوانترین نهێنی نە من بەنیازم هیچ بڵم نە تۆ شتەیە درکێنی.
اسمعي بەێ ئەجا پاشە و سفرەی ئینشاڵە پاشێک دوو هەفتەی دیکە خۆت حازر کە تۆ ئەگەر مەجای تێدا بوو دەچینە سلێمانی ئەگەنە سەیدی ئەگەنە چاری هەدەچین لەو هەر دەچین. ئینشاڵە بیم ئەوەیە بچین کاتمی هیم نییە سێ هەفتەی بالضبط بالضبط چاو یاری دەدەرە عەقڵ داهێنەرە ئینسان ئەگەر ئیرادەی هەبوو ئیدارەشی دەبێت